حکوومەتی هەرێمی کوردستان پلاتفۆرمێک ڕاگەیەنێ. ئەم پلاتفۆرمە دەرخەری و بەرەنجامی ئەو کارانەی کە بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردە لە کابینەی نوێیەم لە گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندن ڕوویداوە ئاشکرا دەکات. دەمەوێت بە کورتی ئاماژە بە چەند خاڵێک بدەن. لە دەی حوتی 2019 کاتێک کە کارنامەی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان متمانەی وەرگرت، جنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەو خاڵە گرنگانەی کە لە کارنامە ئاماژەی پێدابریتی بوو لە پێداچوونەوە و گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندن. پێداچوونەوە و گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندن هەڵبەتە یەکێک بۆ لەو بابەتە گرنگانە بۆ یەکەوتۆتە ناو تەواوی ستانداردەکانی کارکردنی ئێمە لە وەزارەتی پەروەردە و خاڵی گرنگیشەوە بووە کە لە کارنامەی کابینە ئاماژەی پێدراوە کە کارنامەی کابینەی هەموو حکوومەتی هەرێمی کوردستان بوو و هەروەها متمانەی پەرلەمانی کوردستانی وەرگرت. بۆ جێبەجێکردنی ئەو کارنامەیە و هەروەها بۆ جێبەجێکردنی دیدی جەنابی سەرۆکوەزیران کە لە کارنامەکە ئاماژەی پێداوە، وەزارەتی پەروەردە بە هەوڵ و هیممەتی ئەو ئەزیزانەی کە بەشێکیان ئەمڕۆ لێرە ئامادەن و هەروەها مامۆستاکانمان، سەرپەرشتیارانمان، مامۆستایانی زانکۆ بە هیممەت و بە کۆششی دەستێکی خۆماڵی کە هەمویان جێگەی سوپاسن و لەژێر چەتری بەڕێوەبەراتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکانی وەزارەتی پەروەردە گۆڕانکاری گەورەیان ئەنجام داوە. گۆڕانکاری ئەنجامدان یان نوێکردنەوەی پرۆگرامەکانی خوێندن کارێکی ئاسان نییە. جهد و ماندووبوونێکی زۆریەوێ، لێزانینێکی زۆریەوێ و بابەتێکی زانستی گرنگیشە کە گۆڕانکاری و دەستکاریکردنی پرۆگرامەکانی خوێندن پێویستی بە پێوەر و ستانداردی نێودەوڵەتی هەیە و لە هەمان کاتیشدا بەڕەچاوکردنی بەهای نیشتیمانی هەیە. ئەو گۆڕانکاریانەی ئەنجام دراون ئەگەر من بە چەند خاڵێک پوختیان بکەمەوە ئەوەیە کە لەم کابینەیە 521 بابەتی خوێندن لە پرۆگرامەکانی خوێندن گۆڕانکاریان تێ ئەنجام دراوە. خاڵی دووهەم ئەوەیە کە ئەم گۆڕانکاریانە بە دەستێکی نیشتیمانی، دەستێکی خۆماڵی ئەنجام دراون کە بریتی بوون لە شارەزایان لە بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکان، سەرپەرشتیارەکان، فەرمانبەرانی ئەوێ، مامۆستا عەزیزەکان و هەروەها مامۆستایانی زانکۆش کە لە لیژنەکانە هاوکاری ئێمە. خاڵی سێهەم کە مایەی خۆشبەختیە لەم بابەتە گەورەترین هەنگاونرا و گەورەترین کار جێبەجێکرا بەبێ ئەوەی کە ماڵی گشتی بە هەدەر بدرێت. هیچ بودجەیەک دیاری نەکرا بۆ ئەوەی کە ئەم گۆڕانکاریانە ئەنجام بدرێت. بڕیارماندا بە ئیرادەیەک ئەو ئەزیزانە بە خۆبەخشی خۆیان هاتنە پێشەوە لەم کارە و کارەکانیان بە خۆبەخشی ئەنجامدا کە ئەمە مای پێزانینە خەڵکانێکی ئێمە لە شارەزایان لە ناو پرۆگرامەکان و هەروەها لە سەرپەرشتیاران، لە مامۆستایانی بەئازبوون و لە مامۆستایانی زانکۆش دێنە پێشەوە بۆ ئەوەی کە وەرچەرخانێکی گرنگکەن، شۆڕشێکی گرنگی گۆڕانکاری و پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن بکەن بەبێ ئەوەی چاوەڕێ ئەوە بن هیچ دەستکەوتێکی مادیان پێدرێت، بەبێ ئەوەی چاوەڕێ بن کە تەقدیرێکی دارایی دەکرێن. ئەمە خاڵی هەرە گرنگە کە ئەمانە بە ڕۆحێتێکی زۆر بەرزەوە و بە منیەتێکی زۆر باشەوە هاتنە پێشەوە بۆی کە ئەم گۆڕانکاریانە ئەنجام درێت. بۆیە جێگەی دەستخۆشین و پێزانیمان بۆیان هەیە، سوپاسیانەکەین. هەر یەکێک لەوانە چ لە ڕووی تەکنیکی کاریان کردبێ لە دیزاین و لە هەڵەچنین و لە هەموو ناوەندانەی هاوکاری ئێمە بوون، لە مامۆستایانی زانکۆ، سەرپەرشتیارەکان، شارەزایانی ئێمە لە پرۆگرامەکان، مامۆستاکانمان، فەرمانبەرەکانمان جێگەی شانازی. ڕەنگە هەندێک جار بۆ گۆڕینی کتێبێکی بۆ نمونە زانست ئەگەر بتەوێت، چونکە ئەمە بابەتێکی تۆزێک نوخبەویە هەموو کەس ئاگاداری بوو، ئەگەر بتەوێت کتێبەکانی زانستی کوردستان هەمووی بگۆڕی لە پۆلی 1 تا 9 بنەڕەتی، دوایش لە پۆلی 10 و 11 و 12 دەبێتە کیمیا و فیزیا و بایۆلۆجی، ڕەنگە گرێبەستێکی لانی کەم 10 تا 15 ملیۆن دۆلاریت پێویست بوو. بەڵام ئەم بەڕێزانە هیچ گرێبەستێکیان ئەنجام نەداوە. 0 دۆلار 0 دینارە. ئەمە خاڵی هەرە بەهێزیە و گۆڕانکاریانن، هەم ڕەچاوی ستانداردەکانی نێودەوڵەتی کراوە، هەم بەدەستێکی نیشتیمانی کراوە، هەم بە خۆبەخشانە کراوە. واتە هیچ بە هەدەردانێک لەم پرۆسەیە نەکراوە، هیچ عەقدێکی قەبە و گەورەش لەناو
ئەم گۆڕانکاریانەیان نییە. هیچ کۆمپانیایەکمان نێناوە بە ملیۆنەها دۆلار و بەدەیەها ملیۆن دۆلار گرێوەسی لەگەڵا بکەین، بەڵکو پشت ئەسوور بووین بە توانای شارەزایانی مامۆسایانی زانکۆ، سەرپەرشتیارەکانمان، پسپۆڕەکانمان، شارەزاکانمان لە پرۆگرامەکانی خوێندن. دەستی ماندووبوونی هەموو لایەشانە گوشین، سوپاسیان دەکەین، سوپاسیشی تایبەت بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکان بە هەموو ستاف و کارمەندەکان، بە تایبەتیش برای بەڕێز مامۆستا حەسەن سەرتیب وەکو بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان و ئەو ئەزیزانەی کە لەگەڵیان. ئەم پلاتفۆرما، ئەم وێبسایتەی ئەمڕۆ بۆ ئەوەیە کە بە شەفافی و بۆ هەموو ئەو بەڕێزانەشی کە دەیانەوێت ببینن چ گۆڕانکاریە کراوە یان خولیایان بۆ ئەوەیە بزانن لە بابەتێکی دیاری کراوە چ گۆڕانکاریە کراوە، ئەو بەڕێزانە بە کورتی پلاتفۆرمەکەتان بۆ خەنە ڕوو، دواتر هەر ئەزیزێک، هەر بەڕێزێک، هەر پەروەردکارێک، هەر مامۆسایە کە بێوێت تەواوی بابەتەکان ببینێت کە لە ناو پلاتفۆرمەکە هەیە دەتوانێت و دەستەبەر کراوە بوو. لە کۆتایی دەمەوێت بڵێم پرۆسەی گۆڕانکاری پرۆسەیەکی ئاسان نییە، پرۆسەیەکی زانستیە. هەندێک جار ڕای جیاوازی لەسەر دروست دەبێت، هەندێک جار تێبینی مامۆساکانی لەسەر دروست دەبێت. ئێمە کاتێک گۆڕانکاری لە پرۆگرامێکی خوێندن دەکەین، هەتا ساڵی یەکەمیش چاوەڕێی گەڕانەوەی فیدباکی مامۆسایان و شارەزایان و پسپۆڕانی بۆ ئەگەر لە جێگەیەک کەم و کوڕیەک هەبێت بۆ مانایە نییە کە بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکان لێی بێخەمە، بەڵکو بۆ مانایە گەڕانەوەی فیدباکی سەرپەرشتیاران، کەسانی بە ئەزموون، شارەزایان لەو بوارە هاندەرمانە بێت بۆ ئەوەی کە لەسەر پێشنیار و ڕەخنە و تێبینی و سەرنجەکانیشیان بوەسین هەتاوەکو بۆ ساڵەکانی پاشتر ئەو گۆڕانکاریانە بەو شێوە پۆزتیڤە جێگەی خۆی بگرێت. دووبارە سپاس بۆ وڵایەتان، دەستان خۆش. سپاس بۆ جەنابی وەزیری پەروەردە بۆ وتە بەنرخەکەی. ئێستاش داوا لە بەڕێز خاتوژیار ئیسماعیل بەڕێوەبەری پرۆگرامەکان لە بەڕێوەبەراتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان دەکەین، بفەرموێت بۆ ئێرە بۆ تیشخستنە سەر پلاتفۆرمەکە. بەیانیتان باش بەڕێزان، هەموو لایەک بەخێر بن. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە ئەوڕۆ بە ئێمەتان بەخشیت بۆ نمایشکردنی ئەو پلاتفۆرمە دیجیتاڵیەی لە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکانی خوێندن کارمان لەسەر کردووە. بێگومان کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو هەموو کاروانە ئاوەدانکردنەوەی کە کردوویەتی پرۆسەی پەروەردەش بێبەژنە بووەلەوە و ژێرخانێکی زۆر باش لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پرۆسەی پەروەردە و فێرکردن بەرەو ئاستێکی زۆر باڵا بەرز کردوتەوە. بە هۆی ئەوەی کە لەگەڵ سەردەم و بە دیجیتالکردنی هەموو ئەو شتانەی کە لە ڕووی پێشکەوتنی سەردەم بەڕووماندا هەیە، ئێمەش دەبێت لەگەڵ گۆڕانکاریەکان بین. بۆیە وەکو بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکانی خوێندن بیرمان لە پلاتفۆرمێکی دیجیتاڵی کردەوە بۆ ئەوەی داتای گۆڕانکاریەکانی ساڵانە دەستمان بکەوێت، بۆی بتوانین بە ئاوەردانەوەیەک لە ڕابردوو داهاتوویەکی گەشت بۆ پەروەردە و فێرکردن لە نەوەکانی داهاتوومان دەستەبەر بکەین. ئەو پلاتفۆرما هاوکارانم بە سەرپەرشتی و چاودێری وردی دکتۆر ئالان محەممەد سەعید وەزیری پەروەردە کاری لەسەر کراوە و بە پاڵپشتی بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان مامۆستا حەسەن سەرتوجا و بیرۆکەی دروستکردنی ئەم پلاتفۆرمە لای مامۆستا چیمەنی بەشی کوردیەوە دروست بوو کە ئێمە بتوانین پلاتفۆرمێکی دروستکردنی داتامان هەبێت. دواتر مامۆستا ئارینی کوردی و مامۆستا نووری کە لە دەرەوەی پرۆگرامیشە هەمیشە هاوکارمان بووە، مامۆستا هێمن و چەندین مامۆستای تریش لە داخلکردن و توێژینەوەکان. ئەوەشم لەبیر نەچێت هەموو شارەزایانی پرۆگرام و هەموو سەرۆک بەشەکان بە وردی و کاریان لەگەڵ کردوین و داتاکانیان بە ئێمە بەخشیوە بۆی ئێمە بتوانین پلاتفۆرمەکە بەرەو پێش ببین و داتایەکمان دەست بکەوێت. ئەو پلاتفۆرمە بۆ چێ گرینگە؟ بۆ هەموو ئەو کەسانی کە لە بواری پەروەردەکار دەکەن، پەروەردەکاران، سەرپەرشتیاران، مامۆستایان، وەکو سەرچاوەیەکی باوەڕ پێکراو و هەروەها و بۆ توێژەرانی ئەوانی کە لە بواری پەروەردەدا کار دەکەن بتوانن داتایەک لە نێوان بەراوردکاری کۆن و نوێن بەدەست بێن. سەرەتای پلاتفۆرمەکە پۆل نووسراوە کە 40 پۆلی تێدایە، بابەتەکان 163 بابەتە، 15 وەرزە. هەر بابەتە کە دەتەوێت داخلی ناوەکەی دەکەی دواتر بە نمونە دێ بەسەری. ئامارە گشتیەکانمان هەیە لێرە بەپێی ئەو گۆڕانکاریانەی
کە لە پرۆگرامەکانی خوێندن ساڵانە گۆڕانکاری بەسەردێنی چەند ئامارێکی جیاوازمان هەیە بۆ ئەوە تەواوی ئەنجامە تۆمارکراوەکان لە بنکەی داتایەکە 360 پرۆگرام لە ڕووی وانەکان، وێنەکان، چالاکیەکان، QR بەشەکان، لاپەڕەکان کە ئەگەر ببینی وانەکان لە سەتا سەرووی 53وە بەرەو پێشوە و گۆڕانکاری بەسەر هاتووە، وێنەکان لە سەتا 54 چالاکیەکان 158 بەرەو سەر QR کۆد لەبەرەوەی نوێیە و لە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کارمان لەسەر QR کردووە بۆیە ساڵانە ئەو بابەتانە و ئەو گۆڕانکاریانی کە دەیکەین ئێمە پرۆگرامەکە بە دیجیتاڵی دەکەین و لە ڕێگەی QR کۆدەوە بە دیجیتاڵی دەیگەینە قوتابی ئەزیزەکانمان بەشەکان هەروەها لاپەڕەکان پوختەی گشتی کە گوتمان کۆی گشتی بەراوردی 360 پرۆگرامە لە جۆراوجۆری پۆل و بابەت کەواتە ئەو داتایی کە دەدرێتە دەستی مەیان ئەو داتایی کە ئێستا لە بەردەستمانە تەواوی گۆڕانکاری بەش و وانە و بابەتە زانستیەکانی ناو پرۆگرامی خوێندنە لە کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە گوتم 40 پۆل 168 بابەت 15 وەرز کۆدا داتا 110,769 بابەتی زانستی گۆڕانکاری بەسەر هاتووە بە دوو شێوازی چارتی گشتی و پیم کارمان لەسەر کردووە کە ڕەنگشینەکان ئەوانن کە بەرز بوونەوە کەواتە پرۆگرامە نوێیەکانن کە لاپەڕە و بەش و چالاکی و QR و وێنە گۆڕانکاری بەسەر هاتووە لە 139 لاپەڕەکان زیادی کردووە چۆن زیادی کردووە لە کاتێکدا ئەمە زۆر پرۆگرام هەیە کەممان کردوتەوە و توختمان کردوتەوە لەبەر ئەوەی چەندین پاکێجمان هەیە لە نوێوە ئامادەکراوە وەکو پاکێجی باخچا وەکو پاکێجی پەروەردەی هونەری 1/6 ئەوانە لە نوێ داخلکراوە بۆیە ژماری لاپەڕەیەکی زیاتر دەدات بە ئێمە لە 107.9 وانەکانە کە گۆڕانکاری بەسەر هاتووە وێنەکان ڕێژەی لە 138.1 بەرز بۆتەوە و چالاکیەکان لە 112.1 گۆڕانکاریان بەسەر هاتووە ئەگەر بێت و کوردی پۆلی حەوت خوێندنەوەی کوردی پۆلی حەوت بە نمونە وەربگرین بەراوردی پرۆگرامەکە بکەین لە ژمارەی وانەکان لە کۆندا 38 وانە بووە لە نوێدا بۆتە 35 وانە ژمارەی وێنەکان وێنان سفرە و لە نوێدا بۆتە 78 وێنە ژمارەی QR لە ساڵی داهاتوودا کاری لەسەر دەکرێت بۆی دادەنرێت ژمارەی چالاکیەکان 68 بۆتە 87 ژمارەی بەشەکان هەروەکو خۆی سێ بەژماوەتەوە و ژمارەی لاپەڕەکان 207 بۆ 176 لاپەڕە کەم بۆتەوە دەکات 31 لاپەڕە لە ژمارەی لاپەڕەکان کەم بۆتەوە ئەوەی لێرە وەسفمان دەکا کتێبە کۆنەکەیە بەردەکە لەگەڵ کتێبی نوێ کە لە ڕووی دیزاین و لە ڕووی وێنەوە کاری لەسەرکراوە کە ستافی تایبەت بە وێنە کێشان و بە دیزاین کاریان لەسەر کردووە وەسفی کۆن بۆ کاتی خۆی گونجاو بووە لە وەسفی نوێدا بە شێوەیەکی گشتی گۆڕاوە لە بابەتە ڕێزمانیەکان کورت و پوخت کراوەتەوە وێنە و دایگیرانی بۆ دانراوە لە بەشی ئەدەب چەندان کەسایەکی تازە دانراون و ڕۆڵی ئافرەت لە بەرچاو گیراوە لە ڕووی هونەری زانستی بابەتەکانی چۆنیەتی خوێندنەوە و چۆنیەتی نووسینی داڕشتن خراوەتەوە چەندان کەسایەتی وەک دکتۆرە کوردستان موکریانی و جەلالی مەلەکشاو خەسرەوجاف و دڵشاد سەعید و دایکا دالیا و شێرزاد حەسەن باس کراوە کەواتە ئەو گۆڕانکاریانە ئەومان بۆ دەردەخا کە گۆڕانکاریەکان لە پرۆگرامەکانی خوێندن بەپێی بەرەو پێشچوونی سەردەم و بەپێی ئەو گۆڕانکاریانەی کە ڕۆژانە لە کلتور و لە ئەدەبی کوردی بەنمونە ڕوودەدا و کەسایەتی نوێ دێنە ناو بابەتەکان کاری لەسەر دەبێت ئەوەی زۆر گرنگە ئەوەیە هەر توێژەرێک بتوانێت توێژینەوە لەسەر بابەتی پەروەردەیی بکات لە ڕووی پرۆگرامینەوە داتایەکی بەڵگە شەفافی لەبەردەستە و دەتوانێت زۆر بەڕوونی هەموو داتایەکانی دەست بکەوێت و ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکانی خوێندن دەرگامان وڵایە بۆ هەر پێشنیار و ڕەخنە و بیر و بۆچوون و بیدۆکیەکی نوێ بۆ زیاتر دەوڵەمەندکردنی بابەتی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان سوپاس بۆ هەموو ئەو کەسانەی کە هاوکاریان کردین دەمەوێت
بگەمە سەر بەرهەمهێنەرانی ئەم پرۆژەیە کە بە سەرپەرشتی دکتۆر ئالان حەمەد اسماعیل دەوەزیری پەروەردە وەکو هەمیشە حەزی لە نوێکاریە و پاپشتمانە بۆ ئەو بەرەو پێشچوونانە مامۆستا حەسەن سەرپێجار کە هەمیشە دڵسۆزانە کارمان لەگەڵ دەکات خزمەتکارتان مامۆستا ژیان مامۆستا چیمەن وەکو داخلکردنی داتا و کۆکردنەوەی داتاکان مامۆستا ئارین لە دروستکردنی پلاتفۆرمەکە لەگەڵ مامۆستا نووری بێکەوە پلاتفۆرمەیان دروست کرد و مامۆستا هێمن و مامۆستا چیمەن هەڵستان بە داخلکردنی هەموو داتاکان و هەموو شارەزایان و سەرۆک بەشەکانی نێو بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکانی خوێندن ئەرکیان پێشەوە و ماندوو بوونە لەگەڵمان سپاس بۆ ئەو دەرفەتی پێتاندان زۆر سپاس بۆ ئێوە گۆڕانکاریانی کە ئەنجامیان داوە گۆڕانکاریانیان بە شێوازێکی دیجیتاڵی لە پلاتفۆرمێکە خسۆتە بەردەستی پەروەردکاران مامۆسایان شارەزایان بۆیە بتوانن هەموو بابەتەکان ببینن و چۆنەتی ئەو گۆڕانکاریانە ئاگادار بن کە لە ناو بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکان لە 521 بابەتی خوێندن ئەنجام درراوە ئەو کارێکی گرنگە دەستخۆشیان لێ یەکەین و داتاکان بە شەفافی بۆ هەموو پەروەردکاران و مامۆسایان و هەر کەسێکیش بوێت توێژینەوەی زانستی لەسەر گۆڕانکاری لەسەر پرۆگرامەکانی خوێندن کە دەتوانێت ئەو داتایانە بەردەست بخۆ. بەخێر بێن سەرەتای دروستبوونی ئەو پرۆژەی بەراوردکاری ئەوە بوو کە ئێمە سەیری وڵاتانی پێشکەوتوو دەوروبەرمان دەکەین لە ڕووی دیجیتاڵیەوە زۆر بەرەو پێشچوون و ئێمەش ساڵانە لە پرۆگرامەکانی خوێندن گۆڕانکاری زۆر بەسەر خوێندن و پەرتوکەکان دەهێنین و ئێمە پێویستیمان بەوەیە کە داتایە کۆبکەینەوە بۆ ئەوەی بە ئاوردانەوە لە ڕابردوو داهاتوێکی گەشت بۆ قوتابیەکانمان دەستەبەر بکەین بۆیە دروستبوونی ئەو بیرۆکە لەلایەن مامۆستا چیمەنی بەشی کوردیەوە بوو کەوا پلاتفۆرمێکی دیجیتاڵیمان هەبێ بتوانین ئەو سیستەم و ئەو بنەمایانەی کە پرۆگرام لەسەری دەگۆڕدرێ لە ڕووی سیستەمێکەوە داخل بکرێ بۆ ئەوەی داتاکەمان دەستکەوێت خۆشبەختانە بە یارمەتی مامۆستا ئارینی بەشی ئەلکترۆنی پرۆگرام و مامۆستا نووریش کە لە دەرەوەی وەزارەتی پەروەردە هاوکارمانە پلاتفۆرمێکی دیجیتاڵیان دروست کرد و بابەت و داتاکانیان وەرگرت و داخلی ئەو پلاتفۆرمەیان کرد گرنگی ئەو پلاتفۆرمە بۆ سەرپەرشتیکارانە بۆ پەروەردەکارانە بۆ مامۆستایانە بۆ دایک و باوکانە بۆ هەموو ئەو کەسانن کە خەمخۆری پەروەردەن و داتایەکی زۆر باش و گونجاو و شەفافە بۆ ئەو کەسانی کە توێژینەوە لە بواری پەروەردە دەکەن واتە بۆ توێژەران زۆر گونجاوە بۆ ئەوەی داتایەکی شەفافیان لەبەردەست بێ کە لە ڕووی بنەمایەکانەوە بۆ نمونە لە وێنە لەوانە لە بەش لە چالاکی لە QR داتایەکە چەندە و چەند گۆڕانکاری بۆ لە نێوان پرۆگرامی کۆن و پرۆگرامی نوێ خۆشبەختانە لەگەڵ داخلکردنی داتایەکان ڕێژەیەکی زۆر یعنی ڕێژەیەکی زۆر بەرچاو لە ژمارە لە بەرەو پێشچوون و گۆڕانکاریەکانی پرۆگرامی خوێندن لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە دیارکەوت کە ئەوەش یارمەتیدەر و سوودمەند دەبێت بۆ هەموو لایەک بیرۆکەکە لەوە خۆی هەڵیدا لەسەر ئەوە بوو کە ئەم بابەتە ئێمە گۆڕانکارێکی زۆر گەورەمان کردووە ناتوانین کتێب عرضیکەین لە ڕێگەی ئەمە ئەپلیکیشنەوە توانین هەموو دایک و باوکێک هەموو کەسێکی خوێنەوار بتوانێت بە ئاسانی بچێتە سەر ئەو ئەپلیکیشنە بزانێت گۆڕانکاریەکە چی کراوە خۆشی بەراودی بکە کۆن چی بووە نوێ چییە ئەمە بیرۆکەکە بوو توانیمان بە هاوکاری مەجموعەیە خەڵکی زۆر باش و بتوانە لە بەرەبەرایەتیکشی پرۆگرامەکان بەسەر پشتی جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمەد اسماعیل توانیمان ئەم بابەتانە هەمووی بکەین و ئێستا کەم دڵنیام هەموو دایک و باوکێک کە زانێت چی گۆڕانکاریە کراوە لە پرۆگرامەکانی خوێندن و لە چی بابەتێک کراوە و چی بووە و چی نەبووە ئیتر ئەو میدیانەی کە دایمە باسی ئەوە ئەکەن کە عەلە ئەساس ئێمە بەرەو خراپی ئەیبین تەماشایکەن خۆتان بەراوردیکەن بزانە بەرەو خراپی ڕۆشتیا بەرەو باشی نزیکەی 4 مانگەیشی لەسەرەکەی 4 مانگە دەیلبەر داتاکانی قورسە ئەو داتانەی نیە ئەوە 163 کتێبیشە 163 کتێبە ئەینا ئەگەر ئێمە باسی گشتی بکەین ئەو هەند داخلەکەن یەکەیەکە داخلەکەین نزیکەی 500 کتێبمان گۆڕیوە ئێمە